سڵاوی خواتان لێ بخۆشەویستان. ڤیدیۆی ئەمڕۆمان جیاوازتر دەبێت لەوانی تر، وەک تاقیکردنەوەیەک دەبێت بۆ ئێوەی بەڕێز. بەیەکەوە وێنەی چەند شتێک دەبین کە ڕۆژانە بەکاریان دەهێنین، بەڵام وێنەکان زۆر نزیک کراونەتەوە بەڕادەیەک وەک وێنەی مایکرۆسکۆپی دەردەکەون. ئەم تاقیکردنەوە وەک چالنجێکی لێ دەکەم تا بزانم کامتان زۆرترین شتەکانی ناو وێنەکان دەناسنەوە. سیستەمی تاقیکردنەوەکە وایە وێنەکانتان پیشان دەدەم و تۆزێک باسییان دەکەم، دوایەوە 5 چرکەتان دەدەمێ دەتوانن لەو ماوەیەدا ڤیدیۆکە ڕاگرن و جوان سەیری وێنەکە بکەن، هەروەها پێشبینی وەڵامەکەی بکەن، دوایەوە وەڵامە ڕاستەکانتان پێ دەڵێم. 20 وێنەتان پیشان دەدەم، وەڵامە ڕاستەکان لە لای خۆتان بنووسن و تا لە کۆتایی بزان ئەنجامەکەتان چەند دەردەچێت لەسەر 20 و لە کۆتاییەکەی لە کۆمنت بینووسن. هیوادارم ژمارەی خاڵەکانتان بە تەواوی بنووسن تا بزانم چەند کەس هەوڵی لەگەڵ داوە. ئەگەر یەکێک ببینم نووسی بێتی 20 لەسەر 20 بڕای پێ ناکەم، چونکە زۆر ئەستەمە وەڵامی هەمووان بزانی. ئەوەش دەزانم هەندێکتان لە چەند وێنەی یەکەم بێ هیوا دەبن و بەس سەیری شتەکان دەکەن بێ ئەوەی بیری لێ بکەنەوە. بەڵام من چالنجی هەمووتان دەکەم کە ئەو ڤیدیۆیە دەبینن توانای خۆتان لە ناسینەوە شتەکان هەڵبسەنجێنن. لە یەکەم دەست پێ دەکەین. لەم وێنەیەدا هەندێک شتی وەک داومان هەیە کە لەوانەیە وابزانن پارچە قوماشێکە یان لێواری فەرشێکە، بەڵام ئەوەی دەیبینن هیچ پەیوەندی بە قوماشەوە نییە، بەڵکو بیر لە شتی تر بکەنەوە. 5 چرکەتان هەیە دەتوانن ڤیدیۆکە ڕابگرن و بیری لێ بکەنەوە. ئەوەی بینیتان لێواری کاغەزی کتابە، لەوانەیە زۆر پێت سیر بێت چونکە بەچاو زۆر لوز دەردەکەوێ. ئەگەر وەڵامەکەی زانی لای خۆت بینووسە. دەڕۆینە وێنەی دووەم. لەم وێنەیەدا شتێکی وەک ئەلماس دەبینین، بەڵام لە ڕاستیدا ئەم شتە دەخورێت. یان با زیاتر نزیکی بکەمەوە کە خەڵک وەک پێکهاتەیەک لە خواردن بەکاری دەهێنن. 5 چرکەت لەبەردەستە تا پێشبینی وەڵامەکەی بکەی، دەتوانی ڤیدیۆکە ڕابگری و بیری لێ بکەیەوە. ئەوەی بینیتان دەنگکۆڵەیەکی شەکرە. پێم وایە لەبەر شێوەکەی فۆتۆگرافەرەکە ئەم دەنگکۆڵەی هەڵبژاردووە. بڕواناکەم زۆربەی دەنگکۆڵەکان شێوەیان وابێ. دەڕۆینە وێنەی سێەم. لەم وێنەیەدا شتێک دەبینین لە تۆڕی گۆڵ دەچێت کە لە یاری تۆپ پێدا بەکاردێ. بۆ ئاسانکاری ئەم شتە لە کاتی شۆردنی شتومەک بەرچاو دەکەوێ. وابزانم زۆر نزیکم کردەوە. 5 چرکەتان لەبەردەستە دەتوانن بیری لێ بکەنەوە یان ڤیدیۆکە ڕابگرن و پێشبینی وەڵامەکەی بکەن. ئەوەی بینیتان کەفی سابوونە. سوبحان الله، وازای شێوەیەکی ئەندازەیە زۆر جوان دروست بووە لەگەڵ ئەوەی بە شێوەیەکی هەڕەمەکی دروست بووە. ئەگەر وەڵامەکەی زانی لای خۆت بینووسە تا لە کۆتایی بزانی چەند وەڵامت ڕاست بووە لەو 20 پرسیاری کە دەیکەین. وێنەی چوارەم. شتێک دەبینین لە شێوەی سیمێکی ئاسنیدایە و لە ڕاستیشدا ئەوە سیمە، بەڵام بە شێوەیەکی زۆر بچووکتر لەوەی کە بیری لێ دەکەیەوە. بە شێوەیەکی گشتی قەبارەی بەقەت قەبارەی ناو دەستی مرۆڤ دەبێ و لەوانەیە لەمانەوە بەکاری بێنن. 5 چرکەت لەبەردەستە جوان بیری لێ بکەوە، بە بیرت دەینمەوە دەتوانی ڤیدیۆکە ڕابگری و بیری لێ بکەیەوە. ئەوەی بینیتان وێنەی سیمی قاپشۆردنە کە پێشتر لە مەتبەخ بەکار دەهات، وابزانم ئێستا بەکاری ناهێنن یان زۆر بە کەمی بەکاردێت. دەڕۆینە وێنەی 5ەم. ئەم وێنەیە ئاسانترین وێنەیە. ئەو خاڵەی لەم پرسیارەوەری دەگرن وەک دیاریە بۆ هەمووتان، چونکە زۆر ئاسانە و پێویستی بە هیچ ڕوونکردنەوەیەک نییە. 5 چرکەت لەبەردەستە دەتوانی بیری لێ بکەیەوە. ئەم وێنەیە وێنەی دەنگێک شقارتەیە. ئەگەر یەکێکتان وەڵامەکەتان نەزانی حەق وایە لە خاڵەکانت سالب 1 بنووسی، چونکە وێنەکە زۆر ئاشکرا بوو. 6ەم. تۆپێکی ئاسن دەبینین کە ڕەنگێکی سوور لە دەوروبەریدایە. بەبیرتان دەهێنمەوە هەموو شتەکان کە پیشانتان دەدەم بچووکترن لەوەی کە لە وێنەکاندا دەردەکەون. با زیاتر ئاسانی بکەمەوە. ئەم شتە ئامرازێکە لەوانەیە زۆرێک لە خەڵکی بەکاری بێنن. 5 چرکەت لەبەردەستە تا بیر لە وەڵامەکەی بکەی و پێشبینی وەڵامەکەی بکەی. ئەمە وێنەی نووکی پێنووسە و ڕەنگە سوورەکەش حوبرەکەیەتی. دەڕۆینە وێنەی ژمارە 7. شتێک دەبینین کە لە ڕووەک دەچێت. بۆی کەمەک نزیکی بکەمەوە ئەو ڕووەی شتەی لێ دەرهاتووە شتێکە دەخورێت.
دوای 5 چرکە وەڵامەکەت پێ دەڵێم. ئەو شتە کە ڕووی سەر نان و سەمونە کاتێک بۆ ماوەیەک دەمێنێتەوە و ڕەنگەکەی ڕەش دەبێت. دەڕۆینە وێنەی ژمارە 8. پێم وایە ئەوەیان تۆزێک ئاسانە و زۆربەتان دەیزانن. بۆی زیاتر ئاسانی بکەم ئەم شتە لە مەتبەخ بەکاردێت. 5 چرکەت لەبەردەستە بۆ بیرکردنەوە. ئەمە دانی چەقۆیە کە لە نزیکەوە وێنەی گیراوە. ئەگەر وەڵامەشت ڕاست بوو لای خۆت بینوسە تا لە کۆتایی بزانین چەند وەڵامت ڕاست بووە لەسەر 20 پرسیارەکە. دەڕۆینە وێنەی 9. شتێکی ڕەنگزەر دەبینن کە شێوەی لە تۆڕ دەچێت. ئەگەر دیقەت بدەن لە هەندێک کوونەکان شتێکی وەک بڵقی ئاو دەبینن. بیر لە شتێک بکەنەوە کە لەگەڵ ئاو سابوون بەکاردێت. ئەوەی بینیتان وێنە ئیسفەنج بوو کە لە شۆردنی زۆر شت بەکاردێت. دەڕۆینە وێنەی 10. یەکەم جار کە دەیبینی وەک خواردن بەدەردەکەوێ. هەرچەندە بە دەویش بەکاردێ بەڵام هیچ پەیوەندی بە خواردنەوە نییە. شتێکی باشش نییە و بەڵکو زیانی زۆرترە لە سوودەکانی. 5 چرکەت لەبەردەستە بیری لێ بکەیەوە. بە بیرت دەینمەوە دەتوانی ڤیدیۆکە ڕابگری و ئینجا بیری لێ بکەیەوە. ئەوەی بینیتان وێنەی ڕووی سەرەوەی جگەرەیە. ئەگەر وەڵامەکەت ڕاست بوو لای خۆت بینوسە تا لە کۆتایی ئەنجامەکەت بزانی چەند دەینی لەسەر 20. دەڕۆینە وێنەی دواتر کە وێنەی ژمارە 11. لە یەکەم بینن وا دەزانی کە شتێکە تێک چووە یان پیس بووە، بەڵام لە ڕاستیدا هیچ کێشەیەکی نییە. بۆ ئاسانکاری پەیوەندی بە میوەیەک هەیە. ئەو لقەیە کە بەسەری سێوەیە بەڕاستی ئەوەیان زەحمەت بوو. پێم وانییە کە زانی بێتی. ئەگەر یەکێک زانیبی دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی بلیمەتی. دەچینە وێنەی 12. شتێک دەبینین لە پرس دەچێت. ئەم وێنەی ئاسانترە لەوانی تر. بۆی ئاسانتری بکەم ئەوە ئامرازێکە بەدەست بەکاردێت. ئەوەی بینیتان وێنەی سەری فلسەی وێنە کێشانە و پێم وایە زۆربەتان زانی بێتان چونکە زۆر قورس نەبوو. لە وێنەی دواتر کە وێنەی 13 شتێک دەبینین لە مۆم دەچێت یان لەو سیکۆتینانە دەچێت کە بەهۆی گەرمکردنیان دەتوانانی شتەکان بە یەک بڵکێنی. بەڵام هیچ کام لەم دوانە نییە، بەڵکو ئەم شتە دەخورێت. ئەمە وێنەی دەنکێک سپاگێتیە کە هێشتا وشکە و لە خواردن بەکار نەهاتووە. دەڕۆینە وێنەی ژمارە 14. وێنەی PTX ئینگلیزی دەبینین. پرسیارەکە وایە ئەم ئێکسە لەکوێدا بەرچاو دەکەوێ. بۆ ئاسانکاری سەیری ئەو هێلانە بکە کە لەسەر PTX-ەکە بەدیار دەکەوێ. دوای 5 چرکە وەڵامەکەت پێ دەڵێم ئەگەر نەتزانی. دەتوانی ڤیدیۆکە ڕابگری و بیری لێ بکەیەوە. ئەم PTX کە وێنەی گیراوە لەسەر کیبۆردی کۆمپیوتەرە. ئەو هێلانی کە لەسەر پیتەکەش بوو هێلکاری پەنجەمۆری دەستی مرۆڤە کە لە ئەنجامی بەکارهێنانیدا دروست بووە. دەڕۆینە وێنەی ژمارە 15. ئەوەیان تۆزێک زەحمەتە. بۆ ئەوەی کەمێک ئاسانی بکەمەوە ئەو شتە دەخورێت. دەزانم زۆربەتان بیرتان لە گۆشتی مریشک دەکردەوە، بەڵام ئەمە دەنگکۆڵەیەکی جبسە کە لە نزیکەوە وێنە گیراوە. بە ئاسانی زەیتەکە دەبیندرێت کە لە دروستکردنی بەکارهاتووە. لەگەڵ ئەوەی خەڵکێکی زۆر حەزیان بە خواردنی جبسە، بەڵام بە یەکێک لە خراپترین زۆری خواردنەکان هەژمار دەکرێت لە ڕووی تەندروستیەوە. دەڕۆینە وێنەی ژمارە 16. ئەوەیان زۆر زەحمەتە، بۆیە هەوڵ دەدەم چەند ئاسانکاریەکتان بۆ بکەم. ئەو شتە بەکار دەهێنرێت لە یەکێک لە خواردنەوە گەرمەکان. ئەم خواردنەوەی هیچ بەهایەکی نییە ئەگەر ئەوەی لەگەڵ نەبێ. ئەو شتە سپەی دەبینن وەک پەردەیەک وایە کە دەوری شتەکەیدا و پێکهاتەی سەرەکی لەناو ئەم شتە سپێدایە تام دەداتە خواردنەوەکە. ئەو شتە سپی کە بینیتان بەرگی دەرەوەی چیسەی چای سەفەریە. شێوەکەی لە تۆڕێک دەچێت کە چەندین کونیلەی تێدایە کە ئاو بەناویاندا تێپەڕ دەبێت بۆ ئەوەی تامی چایەکە بگوازێتەوە ناو ئاوەکە. بە شێوەیەک دروست کراوە کە ڕێگە بە دەنگکۆڵی چایەکە نادەت بڕۆنە ناو ئاوەکە.
دەڕۆینە وێنەی ژمارە 17. ئەم وێنەیە لە هەمووان زەحمەتترە، پێم وانییە کەس بیزانێ، بۆیە هەوڵ دەم چەند ئاسانکاریەکتان بۆ بکەم. یەکەم جەرکە دەیبینی پێت وایە شتێکی قێزەوەنە، بەڵام لە ڕاستیدا شتێکە کە دەخورێت. دڵنیام خەڵکێکی زۆر حەزیان لە خواردنیەتی. ئەم شتە دەبرژێنرێت و زۆربەی کات تۆزەک سوێرە و لەگەڵ چەند شتێشتر دەخرێنە ناو سەمون و دەخورێت. ئەمەی بینیتان وێنەی گۆشتی سوورە کە لە هەمبەرگر بەکاردێت. دەڕۆینە وێنەی ژمارە 18. ئەوەشیان کەمێک قورسە، شتێکتان دەربارەی پێ دەڵێم تا ئاسانتر بێت. ئەمەش دەخورێت، بەڵام وەک ژەمەکی لاوەکی لە نێوان ژەمەکان دەخورێت. ئەگەر دیقەت بدەنە سەر ڕووی ئەو شتە، هەندێک دەنگکۆڵە دەبینن کە لەوانەیە یارمەتیتان بدات تا بزانن ئەوە وێنەی چ شتێکە. ئەوەی بینیتان بیسکویتی شکولاتەیە، ئەگەر دیقەتان دابێ دەنگکۆڵەی شەکر لەسەر ڕووی دیار بوو. دەچینە وێنەی پێش کۆتایی کە وێنەی ژمارە 19ە. شتێکی ڕەنگسوور دەبینین، یەک ئاسانکاریتان بۆ دەکەم، پێم وایە ئاشکرا دەبێت. ئەو شتە ئافرەت بەکاری دەهێنن، هەرچەندە لەم دوایانەدا دەبینن بەشێک لە پیاوانیش بەکاری دێنن. پێم وایە ئەو جۆرە پیاوانە پێویستیان بە چارەسەرێکی تایبەت هەیە کە زۆربەتان دەزانن مەبەستم چییە. ئەو شتە وێنەی سووراوە، خۆی زەحمەت بوو کەس بیزانێ، بەڵام بەهۆی ئاسانکاریەکەوە پێشبینی دەکەم زۆربەتان زانی بێتتان. دەڕۆینە وێنەی کۆتایی کە وێنەی ژمارە 20ە. ئەوەیان ئاسانکاریتان بۆ ناکەم تا بزانم کەس دەیزانێت. پەشیمان بوومەوە ئاسانکاریتان بۆ دەکەم تا نەڵێن یارمەتیمانی نەداوە. ئەوە پێکهاتەیەکە کە لە خواردنەوەیەک بەکاردێ و خەڵکانێکی زۆر حەزیان بە خواردنەوەیەتی. منش یەکێکم لەو کەسانە. کەسانێک مودبین بوون لەسەر خواردنەوەی، پێم وابێت تا ڕادەیەک ئاسانکاریم کردووە. ئەوە وێنەی دەنگکۆڵەی قاوەیە. ئەمە دوا وێنە بوو کە بینیتان. ئێستا دەمەوێت هەمووتان ژمارەی خاڵەکانتان لە کۆمێت بنووسن تا بزانن کێ زۆرترین خاڵی بەدەستهێناوە لەسەر 20. شەرم مەکەن ئەگەر خاڵەکانتان کەم بوو، چونکە پرسیارەکان قورس بوون، پێم وایە زۆربەتان خاڵی کەمتان بەدەستهێناوە. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو لاکی بکە و بۆ ئەوەی بەردەوام بابەتی جیاواز و سەرنجاشێشت پێ بگات، سەبسکرایب کەناڵەکەم بکە و زەنگۆڵەکەی تەنیشتی ساڵاک بکە تا ئاگادار بکرێەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەکمان. زۆر سپاس کە بینەر بوون. هەروەها دەتوانن سەیری ئەو دوو ڤیدیۆی ڕابردووشمان بکەن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە.